سڵاو سەرچاو بەخێر بێن سڵاو ڕێزم هەیە بۆ خانومان و گەنجان و لەوانی کوردستان هیوادارم هەموو لایەکتان سەلامەت بن سەرچاو بەخێر بیکەن. بەڵام بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە بابەتی جوێن دەبێ، فەرهەنگی جوێن لە کەلتوری ئیسلامیدا. جوێندان لە کۆمەلگای کوردی لە بنەڕەتەوە بوونی نەبووە و لە هیچ کۆمەلگایەک بنەڕەتەوە بوونی نەبووە، بەڵام ئەگەر هاتوو بگەڕێنەوە دەبینین لەو کۆمەلگانەی کەوا ئیسلامن یەکێک لەو دیاردە قێزەوەنانەی کە بوونی هەیە بریتێ لە دیاردەی جوێندان. جوێندان بەچێ؟ جوێندان بە خوشک، بەدایک، بەژن، بە کچ و هەتاوەکو دوایی. بەچی زیرەکتری؟ باش قورئانەکەتە. قورئان من تەنها یەک نمونە دەینم، زیاتر ناهێنم. الله كذا سورة القلم آيات 16 عتل بعد ذلك زنيم واتا ئەندامی زاوزەی نێرینەی هەڵناستێ و دوای ئەوە کوڕی زینایە. ئەوە خوداکە دوا دەڵێ. خوداکە دوا دەڵێ بگەڕێنەوە سەر ئەسبابی نزول و تەفسیری ئەم دەقا سەبارەت بە وەلید کوڕی مغیرەیە کە گوایە دوای ئەوەی محەممەدی بینیوە نابێ بە مسلمان و خوداکەی ئەو دەقەدا لە بزێنێ. تو وجدانتان ئەمە دەقێکی ئیلاهیە. بە وەلیدی کوڕی مغیرە دەڵێ ئەندامی زاوزەی نێرینەت هەڵناستێ لە ئیش کەوتیە و دوای ئەوە تۆ کوڕی زینایی، واتە دایکت قەحپەیە. دەکرێ ئەمە دەقی ئیلاهی بێ. کوڕێک کوڕی زینایە گوناحی چییە؟ باشە. و هەر لە تەفسیری ئیبن الکەثیر دەڵێ زەنیم واتە کوڕی زینا، چکە بە گوێرەی حەدیثێکی پێغەمبەر گوتوویەتی هەر کەسێک کوڕی زینا بێ ناچێتە بەهەشتەوە. عەقلی خۆتان زۆر خەفیف کردیە. پێتان وایە خوددا وەکو مرۆڤ وایە جوێن دەدا. ببوورن. خوداتان هێناوەتە ئاستی مرۆڤ. خوددا دەبی خودای پاک و قەشەنگ و جوانی بێ، نەک بێتە ئاستی مرۆڤ جوێن وەکو مرۆڤ بدا. بە وەلید کوڕی مغیرە بڵێ تۆ ئەندامی زاوزەی نێرینەت هەڵناستێ، لە کار کەوتووە، فعلت پێ ناکرێ، لە کار کەوتووە، توانای نەماوە. دوای ئەوەش تۆ کوڕی زینایی واتە دایکت قەحپەیە. هیچاگەر خوداکە جوێن بدا، تۆ پێغەمبەرەکە جوێنی دابێ، یاوەرەکانت جوێنیان دابێ، تۆ چۆن جورئەت دەکەی و دێی و بە ئێمە دەڵێی جوێندان لە فەرهەنگی ئیسلامدانیە؟ بە پێچوانەوە من پێم وایە موسڵمانی ڕاستەقینە دەبی جوێندا. جوێنی زیاترمان پێ بدەن تکایە، تکاتان لێ دەگەین جوێنی زیاترمان پێ بدەن. باشە جوێنی زیاترمان پێ بدەن. لەبەر ئەوە جوێندان بەشێکە لە فەرهەنگی ئێوە بەپێ ئەو بەڵگانەی ئاماژەمان پێکرد. باشە با من درۆ بکەم، مشکلە نییە. خۆت من ئاماژەم بەسەر چاوەکان کردی، کوڕم من ئاماژەم بەسەر چاوەکان کردی. بگەڕێوە سەر چاوەکان، خۆت دەیبینی. باشە خۆت دەیبینی، بگەڕێوە سەر چاوەکان. باشە بگەڕێوە سەر چاوەکان دەیبینی. من نهاتوم لە خۆمەوە بڵێم محەممەد وای گوتی و وای گوتی، من دێم ئاماژە بەسەر چاوە دەکەم. ئەگەر تۆ تۆزێک عەقڵت هەبێ وشیاری تیا بێ دەگەڕێیتەوە سەر چاوەکان. من کەسێک نیم وەکو ئێوە بێم قسە بکەم وەکو عەبەیەک بەکەی بخۆی لە کۆڕ و کۆبوونەوەکان درۆ بکا بێ ئەوەی ئاماژە بەسەر چاوە بکە. من دێم بەسەر چاوە قسە دەکەم، بە بەڵگەوە قسە دەکەم. ئێوەم وا ناڵ کردیە هەمیشە وا ناڵ نەبوون. وەڵا خوددا هیدایەتی داوین، بەڵام ئەڵڵا خوددا نییە. کێشەی ئێوە لەوەدایە. ئەوەی پشتیوانی من دەکا خودایەکی جوان و قەشەنگ و نایابە. خودایەکی قەشەنگ و جوان و نایابە. ئەڵڵا نییە، چکە ئەڵڵا هەر محەممەد بووە. بۆ زانیاریتە. باشە ئەوە زۆر ڕۆشنە لای من. بەڵام کاتێک ئێوە پێتان وایە ئەڵڵا خودایە، لە خۆتان بپرسن خوددا دەتوانی بڵێ عوتلین بەعدە ذالکە ئەثیم؟
ئەندامی زاوزەی نێرینەی ئیژناکەوە دوای ئەوەش کوڕی قەحپەیە دەکرێت ئەمە دەقی خودایی بی من لە ئێوە دەپرسم خۆتان بڕۆن یعنی چۆن یعنی دواتر مناڵ گوناحی چی ئەگەر کوڕی زینابی خۆی زینای نەکردیە دایکی زینایکردی باوکی دواتر ئێوە بە ئێمە دەڵێن دواتر ئێوە بە ئێوە دڵێن پێش ئەگەر هات و ئیسلام نەبوایە نەمان دەزانی یعنی چۆن دایک و باوکمان چێ و هاوسەرگیری نەبوو ئێ بەپێ ئەم دەقەی خوددا کرد هەر بەپێ ئەم دەقا وەلید کوڕی موغیرە لە تەمەنی پێغەمبەرەکەت بووە پێش ئیسلام لەدایک بووە پێغەمبەرەکەت پێی دەڵێ کوڕی زینای واتە پێش ئیسلام و لە سەردەمی جاهیلی هاوسەرگیری بوونی هەبووە جارێکی تر هاوسەرگیری لەگەڵ ئەوەش بتپەرست بووینە دابوونەریتی خۆیان هەبووە سەبارەت بە هاوسەرگیری باشە سەبارەت بە هاوسەرگیری چکە پێی دڵێ کوڕی زینایە دڵێ تۆ کوڕی زینای ئەوە ڕاستیەکەیەتی نیشانمان دەدا ڕاستیەکەمان پێ دەڵێ باشە ئێوە لە خەیاڵی مناڵە لووسکەکانی بەهەشت هۆریەکان کە نایبین و بوونی نییە ئاوا خۆتان گەوجاندووە کە ناتانەوێت ڕاستیەکان ببینن سیرکەن تەنانەت کوڕی کەسێکی سەلەفی وەکو عەبدجنس لەطیف بەڕادەیەک لە باوکی بێزار بوو کە ڕای کرد بۆ تورکیا کوڕەکەی ڕای کردی بۆ تورکیا هەی ئافرین عەبدجنس لەطیف لایەنی کەم ئێمە مناڵەکانی خۆمان باش پەروەردە کرد کوڕەکەم کۆلیژی تەواو کرد ئێستاکەش هاوڕێمە کە ئەندازیارە کچەکەم کۆلیژی تەواو کرد ئێستا بۆ مامۆستای زانکۆ کوڕە بچووکەکان باشترین کەسە سەرکەوتووە لەبەرچی چکە لەسەر ئاینێک پەروەردەم نەکردن بەڵام سیر کە ئەو کەسەی لەسەر ئاینێک پەروەردەبی وەکو عەبدجنس لەطیف کوڕەکەی لەبەردەستی ڕادەکا باشە بەدەستیەوە ڕادەکا کوڕەکەی بەدەستیەوە ڕای کردووە سیرکە ئێوەش بڕۆن بۆ خۆتان چی دەکەن بیکەن من لێرە تەنها ڕاستیەکان دەڵێم حەقیقەت دەڵێم بەڵام دیارە زۆر جاروێ حەقیقەت و ڕاستی تاڵە چکە 1400 ساڵە فێڵمان لێ دەکرێت بەهەشت و بەهەشت و بەهەشت قسەی قۆڕ و بێمانایە ئەگەر بەهەشت هەبێ بەهەشتی ئیسلامی نییە و محەممەد ئەگەر خوددا بوونی هەبێ و پێغەمبەری ناردبێ محەممەد پێغەمبەر نییە بە هیچ جۆرێک پێغەمبەر نییە دەم خۆش میران بۆکانی دەم خۆش تۆ سەلماندت لەسەر سونەتی پێغەمبەرەکەتی هەی ئافرین بەڕاستی سەلماندت زۆر خۆشحاڵم بەوە ینی زۆر خۆشحاڵم هەر بژین بەڕاستی دەیسەلمێنن ڕۆژانە دەیسەلمێنن ئەگەر هاتوو بێم جوێنەکانی ئێوە کۆ بکەمەوە بیکەم بە پەرتووک مەکتەبەیەکی زۆر گەورەی لێ دروست دەبێت جوێنەکانتان بکەم بە پەرتووک مەکتەبەیەکی زۆر گەورەی لێ دروست دەبێت تەنها بۆ جوێنەکانتان باشە تەنها بۆ جوێنەکانتان من پێغەمبەر بم محەممەد پێغەمبەر نەبووە باشە هەر بابێتە ئەوە هەر بەو شکلی با تەعبیری لێ بکەیت من پێغەمبەر بم محەممەد پێغەمبەر نەبووە هەر زۆر بەڕاشکاوی کورە گەمژە چۆن دەبێ پێغەمبەر شەرکی بۆ خوا دانابی کورە تۆزە عەقڵت بێتەوە عەقڵ دڵێ ئەی ئایشە تۆ ئاگادارنی من شەرتم بۆ خوداکەم داناوە ئایشە تۆ ئاگاداری من شەرتم بۆ ئەڵڵا داناوە ئای لەوە مرۆڤ شەرت لەسەر خوددا دادەنێ زانیمان بڕۆن پێش ئەوە حەدیثەکەم دابێتم بڕۆن بخوێنەوە خۆتان سەیری بکەن ئای کورد باشە ئای کورد کەی عاقڵ دەبن عەرەب دەستبەرداری دینەکەی دەبێ چکە گەیشتۆتە ئەو قەناعەتەی لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێگای میدیاوە ئەمە ئاین نییە ئێوەش دێن خەریکی ئەڵبەتە من ئەگەر هاتو ئەو جوێنانە دابزێنم کەوا لە پرایڤێت ناردووتانە هەر ئیتر جوێنی زۆر قێزەوەنە بەڵام من پێتان پێ دەکەنم بەزین پێتان زانی بۆ چکە ئێوە قوربانین ڕاستە من لە تەمەنێکی زوو وازم لەو ئاینە هێنا لە تەمەنی 14 ساڵی گەیشتمە ئەو قەناعەتەی بە مناڵی خۆم بە هەرزەکاری خۆم
وازم هێنا بەڵام ئێوە قوربانی ئەو کۆمەلگایان قوربانی شێخ و شەیتانەکانن خۆتان پاککەنەوە لەم شرکە ئەگەر هاتو ئەگەرێکی بچووک هەبێ خودابوونی هەبێ لێپرسینەوە بوونی هەبێ بۆ ئەوی فریای خۆتان بکەون هەر بە جددیمە بۆ ئەوی فریای خۆتان بکەون کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین ئەو پڕ ڕێزم هەیە و هیوادارم کوڕەکەی عەبدولجەنس لەتیف بە زووترین کات بگا بە ئەوروپا و ئەگەر ویستی من سپانسۆری ئوسترالیای دەکەم بۆ بێ سپانسۆری ئوسترالیای دەکەین چیتی هەیە بابێتە لامە کوڕەکەی عەبدولجەنس لەتیف کاتێک شاد هەر بژین